سڵاوتان لەبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم. ئاژانسی AFP بڵاوی کردوتەوە وتەبێژی حەشدی شعبی ڕایگەیاند فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی هێزە عێراقیەکان بە هەڵە بۆردومانی هێزەکانی حەشدی شعبی کردووە لە نزیک تکریت و بەو هۆیەوە 9 چەکداری حەشدی شعبی کوژراون. ئەحمەد ئەسەدی وتەبێژی حەشدی شعبی ڕایگەیاند بۆردومانەکە دوێنێ شەممە کاتژمێر 10 شەو ڕوویداوە و لە سەرەتادا فڕۆکە بێفڕۆکەوانەکە بە موشکێک هێزەکانی بۆردومان کردووە و پاش 7 خولەکی دیکە بە 2 موشکی دیکە هێزەکەیان بە ئامانج گرتووە. وتەبێژەکەی حەشدی شعبی وتیشی ئەو 9 کەسەی بەهۆی بۆردومانەکانەوە کوژراون لە کەتایبی جوندئیمان بوون و 14 کەسی دیکەشیان بریندار بوون. ئەسەدی ئاماژەی بەوە کرد ئێمە لەژێر هەڕەشەدا بووین و داوای هاوکاری هێزە زەمینیەکانمان کرد، بەڵام پێش ئەوەی هاوکاریەکانمان پێ بگات فڕۆکە بێفڕۆکەوانەکە بۆردومانەکانی ئەنجامدا. وتەبێژەکەی حەشدی شعبی ڕایگەیاند بۆردومانەکان لە نزیک بنکەی سەربازی سپایکەر لە باکووری ڕۆژاوای تکریت ڕوویداوە و لە ئێستاشدا حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لیژنەیەکی بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دروست کردووە. لە حوریەت دەیلی نیوزی تورکی بڵاو کراوەتەوە تەرمی 3 کەس بە کوژراوی لە مزگەوتێکی سلۆپی سەر بە پارێزگای شرناق دۆزراونەتەوە کە ناسنامە و هۆکاری کوژرانیان ڕوون نییە. ماڵپەڕەکە بڵاوی کردوتەوە هێزە ئەمنیەکانی تورکیا لە لێکۆڵنەوەکانیاندا لە سلۆپی کە لە ماوەی پێشوودا شوێنی پێکدادانەکانی نێوان پەکەکە و سوپای تورکیا بووە تەرمی 3 پیاویان بە کوژراوی لە مزگەوتێکی یاخود لە مزگەوتی حەزرەتی حوسێین لە ناوچەی سلۆپی دۆزیوەتەوە. پۆلیسی تورکیا پەکەکەی بە کوشتنی 3 پیاوەکە تۆمەتبار کردووە. تەرمی 3 پیاوەکە گواستراونەتەوە بۆ نەخۆشخانەی شرناخ و بە پێی زانیاریە سەرەتایەکانی پزیشکی دادوەری 3 پیاوەکە 5 ڕۆژ لەمەوە پێش کوژراون. گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانین پێشکەشکردن. باختەوەربن.